الاستراتيجية، ولكن وەزارەتی پلاندانانی هەرێم و وەزارەتی پلاندانانی عێراق پرۆژەیەکی ڕووپێویان بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری لە عێراق ڕاگەیاندووە. لە هەرێمی کوردستان لە پارێزگای دهۆک دەستی پێکردووە و ئێستاش لە پارێزگای سلێمانی. پرۆژەکان پرۆژەی خزمەتگوزاری، تەندروستی و ئاوەدانی و ڕێگەوبان و لەم لادێ شوێنانە چالاک دەبێت کە خزمەتگوزاری پێویستیان نییە. پرس بە گوندنشینەکان ئەکرێت کە چ پرۆژەیەکیان پێویستە لە بواری خزمەتگوزاریە بنەڕەتیەکانە لە ڕێگەوبان، لە ئاو، لە کارەبا، لە تەندروستی، لە پەروەردە، لە بواری کشت و کاڵی. ئەو کاتا لیژنەیەک لە بەشی پلان و بەدواداچوونی پارێزگای سلێمانی بە هەماهەنگی بەڕێوەبەرایەتی ئامار و بەڕێوەبەرایەتی ئەو سندوقە لە وەزارەتی پلاندانانی حکومەتی ئیتیحادی و وەزارەتی پلاندانانی هەرێمیش ئەو بەپێی بودجەکە و ژماری دانیشتوانەکە و جەدوای ئەو پرۆژەیە ئەو پرۆژانە هەڵەبژێریە کە دڵخوازی و پێویستی ئەو گوندانن. واتە ئەمە لە خوارەوە پرۆژەکان داواکرێن، نەک حکومەت لەسەرەوە بڕیار بات پرۆژەکان بکامەوە. باشترین ڕێگای جێبەجێبکردنی پرۆژەیە و بەشداری پێکردنی هاوڵاتیە لە گەڵاڵەکردنی بڕیارە. بۆ پارێزگای سلێمانی لە قۆناغی یەکەمدا بڕی 9 ملیۆن و 300 هزار دۆلار تەرخان کراوە و پارێزگای هەڵەبجەش دەگرێتەوە. بە وتەی وەزیری پلاندانانی هەرێم لەمڕەوە دەست دەکرێت بە ئەنجامدانی پرۆژەکان. وەکو خۆشی دەڵێت مەبەست لە جێبەجێکردنی ئەم پرۆژانە بەشداری پێکردنی هاوڵاتیانە لە پرۆژە خزمەتگوزاریەکان. بەجوێرەی ئەو پارەی کە تەخسیس دەکرێت بەجوێرەی ئەولەویەتی ئەو پرۆژەیە بە تەنسیق لەگەڵ پارێزگای شارەکان لە هەولێر و سلێمانی دهۆک ئەو پرۆژەی اختیار دەکرێت. ئەوە تەئەکید هاوڵاتی بەشدار دەبی، گوندنشینەکان بەشدار دەبن و دەبیت تەبوژاندنەوەی ئەو شوێنانە لە هەموو بوارەکانەوەی جەنابی پارێزگار باسی کرد لە خوێندن بی، لە تەندروستی بی، لە کشتوکاڵ بی، ئاوڕۆبی، کارەبا بیتن، هەمووی قابلی جێبەجێکردن دەبێت. ئەوەی قۆناغی یەکەم لە پارێزگای سلێمانی 9 ملیۆن و 300 هزار دۆلارە، 9.3 ملیۆن دۆلارە. وەزیری پلاندانانی عێراق دەڵێت بە فەرمانی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق پرۆژەی سندوقی گەشەبێدانی کۆمەڵاتی لە پارێزگای سلێمانی و 3 پارێزگای تر ڕاگەیەندراوە. ئەم سندوقە پشت بە بیرۆکەی جیاواز دەبەستێت لە پرۆژەکانی تر کە لە خوارەوە دەست پێ دەکات بۆ لووتکە کە تیایدا دانیشتوانی ناوخۆیی ناوچەکان بەشداری تێدا دەکەن بۆ بەشداری لەم پرۆژانەی بۆیان گونجاوە و بەپێی پێویستیان. ئەمڕۆ لە سلێمانی ئامادە بووین بە فەرمانی بەڕێز مستەفا کازمی بۆ ڕاگەاندنی پرۆژەی سندوقی گەشەپێدانی کۆمەڵایەتی لە پارێزگای سلێمانی. دوای ئەوەی پێشتر لە 3 پارێزگای تری عێراق ڕاگەیەندراوە کە بریتین لە پارێزگاکانی موسەنا و سەلاحەدین و دهۆک. ئێستاش دەمانەوێت لە 8 پارێزگای دیکە ڕای بگەێنین، لە ناویاندا پارێزگای سلێمانی لە هەرێم و هەروەها هەولێر و چەند پارێزگایەکی دیکە. ئەو بودجەی بۆی تەرخان کراوە بە پێی ژماری دانیشتوان و ڕێژەی هەژاریە تیاندا. لەگەڵ بەڕێز وەزیری پلاندانانی حکومەتی هەرێم و پارێزگار قسەمان کرد بۆ گرتنەبەری ڕێکار و چۆنێتی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کە هیوادارین لە داهاتوودا بڕێکی زیاتر پارەی بۆ خەرج بکرێت تا سەرجەم پارێزگاکان بگرێتەوە. النسبة السكانية ونسبة الفقر لكل محافظة من محافظات العراق. بەپێی ئامارەکان ڕێژەی بێکاری لە هەرێم لە 9% لە دوای ساڵی 2014 بەهۆی پەککەوتنی پرۆژەکان و تەرخان نەکردنی پارە بۆەوە بەرهێنان ڕێژەی بێکاری ڕووی لە هەڵکشان کردووە. دۆخ و گوزەرانی خەڵک لە دۆخێکی مەترسیداردایە، لەگەڵەوەشدا نەبوونی موچە هێندەی دیکە دۆخی بازاڕی سس کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.